لە بەردەم پزیشکی دادی کەلارم نزیکەی کاتژمێرێک پێش ئێستا ڕووداوێک لە گەڕەکی شەیدانی قەزای کەلار ڕوویدا. باوکێک بە ئۆتۆمبیلەکەی هاتوۆتە دواوە بەگی داناوە، منداڵەکەی لە پشتی ئۆتۆمبیلەکەی بووە شێلاوێتی و پاشگاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. وەکەوەی بینن لە دیمەنەکان ئێستا من لە بەردەم پزیشکی دادی کەلارم کەسوکاری ئەو منداڵە لێرە لە بەردەم پزیشکی دادن. ئەوە ئێستا تەرمەکەی بەڕێکرێ بەرەو گۆڕستان. ڕووداوەکە نزیکی کاتژمێرێک پێش ئێستا بووە لە گەڕەکی شەهیدان لە قەزای کەلار، کاتێک باوکەکە بە ئۆتۆمبیلێکی جۆری توێتا لاندکرۆزەر بەگی داناوە هاتۆتە دواوە. منداڵەکەی لە پشتی ئۆتۆمبیلەکەی بووە شێلاوێتی و دواتر گەێنراوتە نەخۆشخانەی فریاکەوتنی شەیدەژار. وەکۆی بینن لە دیمەنەکان کەسوکاری و منداڵن لە پزیشکی دادی کەلار لێرەوە تەرمی منداڵەکە بەڕێکرێ بەرەو گۆڕستان. ڕووداوەکە لە گەڕەکی شەیدانی قەزای کەلار بووە پاشەوەی باوکێک بە ئۆتۆمبیلەکەی بەگی داناوە هاتوۆتە دواوە. منداڵەکەی لە پشتی ئۆتۆمبیلەکەی بۆ شێلاوێتی پاش گەاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. ئەمە کەسوکاری و منداڵن لە پزیشکی دادی کەلار. ئێستا تەرمەکەی بەڕێکرێ بەرەو گۆڕستان وەکو ئەوەی بینن لە دیمەنەکانە. ئێستا تەرمی منداڵەکە بەڕێکرێ بەرەو گۆڕستان. سڵاو لێبێ بەڕێز، ئەمە کەسوکاری و منداڵەیە. ڕووداوەکە چۆنین بووە، چۆن ڕووی داوە؟ وەڵای ئەمە لە پشماڵ خۆ لە شار ماڵ خۆیانەوە بەگی دانا و نێزای مناڵا دوایە و دامنێ و تەواو. باشە، تۆ چییە و منداڵ؟ ئامۆزامە. باشە، منداڵەکە تەمەنی چەند ساڵە؟ 2 ساڵەگەن. کوڕ بۆ یا کچەگیان. باشە، دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکوەوەی ئامۆزای ئەو منداڵە باسی لەوە کرد، کاتێک باوکەی بەگی دانا و بە ئۆتۆمبیلەکەی هاتوۆتە دواوە، منداڵەکەی شێلاوە و دوای ئەوە گەیاندوێنەتە نەخۆشخانە گیانی لەدەستداوە.